ئەمڕۆ لە ڕۆژی ژیانی رادیۆدا پیرۆزبایی لەو کارمەندانی رادیۆکەم کە لە دەیان ساڵی ڕابردوودا ڕۆڵێکی گەوریان هەبووە لە بەرەو پێشبردننی میدیا بە تایبەت بیسرا و لە نێویاندا رادیۆ کە بڵاوبوونەوەی سۆشال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان هێشتا رادیۆی وەکو سنجی خۆی هێشتۆتەوە لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەری ساڵی 2017ەوە تەوژمێک دژی پێکاتەیەکی دیاریکراو کە پێکاتی کودە لە کەرکووک و ناوچە کێشەسەرەکان بەرپاکرا لە زوم نییە بەردەستکردنەوەی بیرروڕای ئازادی ڕۆژنامەگەری لەم ناوچەیە بە جۆرێک بوو کە دژایەتی گەورەی میدیا کارانی کورد دەکرێت لەم ناوچەیە دەیان کەناڵی ناوخۆیی و ئاسمانی و رادیۆ ڕۆژنامە و گۆڤار لەم سنوورە لە ماوەی 8 ساڵی ڕابردووەدا خراون یا پەخش و پەیامیان نەماوە ئەمە مەترسێکی گەورەیە لەم پارێزگایە کە هەل ناو سارەکی خۆتەوە گەر سێرچ بکەی بۆ رادیۆکانی کەرکووک بەسەنە عەربی و تورکمانیت بۆ یەک کەمترین رادیۆی کوردی هەیە لە کەرکووک مابێ ئەمە هەل لە زومنی ئەو تەوژمە تعریبەیە کە بەشێک لەلایەنە عێراقیەکان لە کەرکووک بەرپایان کردووە بۆ ئەوەی کە ئازادی ڕادەبڕین ئازادی میدیایی کاری ڕۆژنامەگەری لەم ناوچەیە بە جۆرێک بەردەستکەنەوە کە جێگا بۆ ڕۆژنامەگەری کوردی نەمێنێت.